سەربازی ونی ئەم جارە چیرۆکی کۆمەڵێک خۆبەخش دەگێڕێتەوە. ئەو خۆبەخشانە دڵسۆزانە خزمەت بە ژینگە و دەوروبەریان دەکەن کە لە پێناو جوانی و پاراستنی ژینگەی وڵات ئاژەڵە کێویەکان و دار و درەخت و دارستانەکانی ئەو ناوچەیان گرتووەتە باوەش. تاوەکو کێو و ڕووبارەکانی کوردستان بەردەوام بەڕەنگینی بمێننەوە و ئەو سروشتە بپارێزن. ئەم وەکو کۆمەڵە گەنجێک لەڤەرە بارزان و گوندەکانیا بۆتێ ڕاستی کۆمەڵە گەنجێک دەورەیەکی خڕبووە بە کیژۆ کوڕن ئەمانجاوان خزمەتکردنە بشێوەکی خوبەخش خزمەتکردنە چەند سێکتەری جیاواز بۆ هەندێ ئەف سێکتەریت مە بەشداری و کاری خوبەخشی تێدا کردەی بشین خزمەتەکە وڵاتی خۆ دەڤەرە خۆ پێ بکەین ڕاستی جێ دەستخۆشیەک و ئەف ستافێ خوبەخشیت گە مندا هەمی پڕەحەکە خوبەخشانە پڕەحەکە لێبوردیانە شەو و ڕۆژێت خۆ گەلمەدا بەشدار بوونە ئەم پێک بە وەکو ستافەک وەکو گروپەک مایە بەرێ خۆیدا هەرجێکی خەلەلێک هەبی هەرجێکی پێویستی مەبیتن مەد وێ ناحیە وێ مەجاڵێ مە کاری خوبەخشی کردی. جماعة أبام جشتنا هنداف كانية وكي ديارش بر بايوش بر بفري وبارانه هندك دار مايسه يعني آجل وكو بيوست استفاده لنا جتن آفرتيش دوا أو دارت امداد برين هندي خرك نفا ودي خرك نف جيكي بيك وهمه شغلت جران نكن اگر شكي جران بهاري كن خۆبەخشەکان نازانن ماندوویەتی چییە. قاچەکانیشیان ناوەستن لە خزمەتکردن بە ئاژەڵە کێویەکان دار و درەخت و سروشتی دەڤەرەکە. بە شێوەی هەرەوەز کار دەکەن بۆ پاکردنەوەی ژینگە و ڕێخستنی دارستانەکان و پاکردنەوەی سەرچاوەی کانیاوەکان چونکە لە وەرزی زستاندا بەشێک لە سەرچاوەکان بەهۆی داڕمانی لاپاڵەکانەوە پڕ دەبنەوە. ئەم وەکو ئەف کۆمەڵە گەنجە کۆ زۆر دڵسۆزانە البواری ژینگە کە بوارێکی گەلێکی گرنگە مە هەوڵادا البواری ژینگەدا گەلێک سەرنجامە سەر بیتن و هەر چار وەرزادا مە کار و چاڵێکی تەیبشێوەکی خوبەخشانە دەبینین گەلێک جارا مە کانیت خاوین کردیەوە اش بو هنده اف آجالت کیوی بین استفاده لب کن یان آنکو دبینین وشک سالی آف اصلا هر نامینیدن جای محاولا دای پریکا تانکا پریکا اوان آوه بودابین بکن جه دور گنده که او بین تدا حیوانت کیوی و حتی آجال دیش تدا مستفید بین. ئەو خۆبەخشانە دانیشتووی گوندی کانی بۆت لە ناحیەی شێروان مەزن لە دەڤەری بارزانن. ئەو گەنجانە چەندین ساڵە هەنگاو دەنێن بۆ لە باوەشگرتنی بەشێک لە پێک هاتە بەنرخەکانی سروشتی کوردستان بۆ سەرکەوتن لە لێوارە سەختەکان گەیشتن بە بەبەهاترین سامانی سروشتی و ژینگەیی کوردستان. وەکو ئەف کۆمەڵە گەنجت مەیت خوبەخش مە گەلێک ڕێکخراوەدا مە هاوکاریەکی دو مە هەماهەنگیە کردەی یەک شوان دەستگای خێرخوازی بارزانیە کە گەلێک کار و چاڵاکیت واندا ئەم هەماهەنگ بووینە و مە شێوەکی خوبەخشی هاوکاری کردیە و گەلێک ڕێکخراوی دیل سنووری سۆران. ژینگە میراتی هیچ کەس نییە بەڵکو ئەمانەتێکە پێویستە بپارێزرێت. فەرهەنگی ئەو پاراستنەش لە سەدەیەک پێش ئێستا لە دەڤەری بارزان و ناوچەکە. ژینگە پارێزی بووەتە فەرهەنگ و کولتور و نەرید بۆ پاراستن و ڕێگریکردن لە ناوچوون بۆیە وەک بەهایەک هەژمار دەکرێت.
ئەم فەرهەنگەش لە سەردەستی شێخ ئەحمەدی بارزان و شێخ عەبدوسەلامی بارزانی خوڵقاوە، لە سەردەستی مەلا موستەفای بارزان جێبەجێ کراوە و پێوەی پابەندن. کەلتوری پاراستنی دار و درەخت و گوڵ و گوڵزار و گیانەوەری کێوی وەک ڕێسا و یاسای لێ هاتووە. ئەمەش بۆتە جێگای سەرنجی پسپۆڕ و ژینگە دۆستانی نێودەوڵەتی. المەساڵێ داربرینێ، یعنی داربرین به هیچ شێوەکی ناهێدەکردن، ئەمما چاڵاکیت کردێ ئەم دارات ڕوو بلینین، یعنی ئەو لق و پۆپێ یەت شکایی یەت بێسەروبەر یەت زەعیف لێت کەنەوەش بۆ هەندێ دارەکە گەشە بگەتن و مەزن ببیتن. هر وسامت مترمه آنکو بترمه ام بجین بترمه مایت کردی دارک یا برین یا ما دارک برای یالیدا، یعنی بو اوی ببیته بر و خلک خورسکانه استفاده لی که اوش نابیته بر همه هیچ کسی که هر کسی بچتن دشتن لی مستفید بیتن. ما زور جوره خواهیم کرد نوای تایده بینه حیوانت کیویا و حیوان و درندات کیویا و دروای گنده و چیا با بفرکا سقد دیدا پوشی چیا هیچ تشتک دست ناکوی خواردنک یعنی مثل گیایک تشتک دست ناکوی ام خلکی گنده و کمال گنجت خو بخش کی جو کر ام تستین هیک لای خو و جد دو پیچ بونا خو مثل گیایا راسته ادا خودشیا دیو بن شوینی خودانین او شوینی کو فیر بوی یعنی هر وکی مالکاویه ام بود بین داتنین اوشته خودتنو چیزور آسایی درنده وکی گرگو هرچو او تشتانه ری زوره زوره ام خو حتی بوانش حق خود دین گوشته که تشتک چلایی که امرده یعنی پارچه گوشته که ام بین بودات نینه جه که بابی وابی ایش استفاده لبکنو او گوشته بخون هستی که که خوبش دیگه آکرت خو کی کرا ابو استان خوان کردنا جنگا که کانی و کردنا ریگا خوان کردنا دارا اما جمعه و بو خوان کردنا جنگی از وکو گنجی که خوبش دوارا بارزان ام یکم ملایتن گنجا حوالت خود هستین کردنا ریگا بانا جنگ پارستونا مال دوارا بارزان چونکی راستی جنگ پارزی هم زور گرینگی پیدن جنگی زستان دیتن بفر دیتن ام ریگات کینوا و چندین مثلا دار تک چنم دارا نوت کینوا وکو گنج ام افروکا باشداری و جنگ پاراستن یعنی جنگ خواهیم کردن ول لگوند کانیا بوده عام دوارا بارزان جنگ پاراستن صد و تشتک سال بری هنو که بوم و مای اف جنگل با پیراول شیخ عبدالسلام بارزان و خدان بارزان و حتی مالا مصطفی حتی جناب سروکه و گاوش زور احتمام پیدرال دوارا بارزان جنگ پاراستن کلتورکی زوری مزنل دوارا بارزان یعنی تازه کانیک پیز بی کانیک ناف گنده بیل دره و گنده بیتن خلک گنده بی اوی پی بلی یان چی مال داده که به خود چی اتوماتیکی او کانیه بیت خواهیم کردن و سر که خود رابطه تشتکی بینه ناجینگی اتوماتیکی دی او بیت جینگ پاراستن. ئیدی وەک هەموو جارێک دەچن بەرەو گوندی بێدیاڵ ئەو گوندەش تەواوی دانیشتوانەکەی کریستیانن لێرە خۆبەخشانە چەندین خزمەت بە بێجیاوازی ئاینی و فەرهەنگی پێشکەش دەکەن. ئەو خزمەتەش لە خاوێنکردنەوەی پاشماوەی خاشاک و ڕازاندنەوەی بۆ سەری ساڵ و جەژنەکانی کریسمس ئەمەش لە پێناو پتەوترکردنی ڕۆحی هاوکاری و پێکەوە ژیان لە دەڤەرەکە. خالق دیا دوارا بارزان که امجی شانازیه پیک و جیانه هرچند کردستان گشتی پیک و جیان که تشتکی گله که جوانه دوارا بارزانیش تایبت مندی خصوصیات که خوی هی ویرل گنده بیت یاله هی دوارا بارزان که پراستی جیرانت منه هاوسنورن گلمه چند اوکال مدورن ما حولا دای چند کار و چالاکیت خویت خوب بخش بوان بگین
یک شوا چالاکیت ما هستای 250 نمام چند 4 جوریت نمام گو ریجاوت که 250 نمام ماید بود چانده گنده واش خو گنده که وشکه یعنی آف قوی زور لینیه ما آفیش بود دابین که 2 سال ما آوا بود برده ملویری پرکات تانکا ما بود آف دای هر وسا البونه و مناسبات ایک هر هم اولیت ما بجدار بین هر امیشلیت و بجدار بین جشن کریسمس جشن الدای بونه حضرت مسیح جشن وان چند روز پیش نگه میدیال بجدار بوی و کو جشن 25 مانگی روز الدای بونه حضرت مسیح همو سال امتدا بجدار بین و ما چالاکید بو هبوی ام هدیه کریسمس بابا نویل واتشتانه او گلوپا او جوانکاری هم بو هم صلیبه هم بو دیروات کین بو او یعنی به خوش بنو کیف و ببین به گمان گنده بیدیال شوین جغرافیا و شوینه که سخت البناری جای شیرینه مسیحین شینن وره جاده قپات دبیدن بفرکا زور که حتی تیمت رامالینه تن چند روزک بید چند ام هول دین پریکا پیاده چند پزیک کالر الگنده کانیا بود ام گل خود بن کپ سپاسی و ام گل خود بن وره چین ام چارستر یکا سرطایی بود که چند دوا و درمان دادن حتی جاده ود بیتونو تن دیگه خستخانه هر وسا اگه گنده بیدیال جبر کو گنده که شاخوی و گشتیاری خلقی که زور تیتاوی داره مسیحی نشینن خلق تیتاویره سرداناوی ویرید کتن خاشاک وان خاشاک که گشتیار چی خاشاک خوب داخل جی خود تیلی دبا محاولات هفته دو جارا ام خوب بخش و کو تیمت ما و کو به افحوالت گلمه دا ام چینویره و خاشاک خرد که و تینین جاکت سجین بی اوی هیچ روزی که اف حوالت ما اف اندامته هست ماندی بونه بگین طبعا او کرو کشید گنجید دورا بارزان ام خو بخشانه ایشت کن بوما ام ممنونی وانین ام سپاسیاوانت کین طبعا ارکه کی زور هاروکارند گما ام سپاسیاوانت کین و هندک آمد پیگشتند با افرو در بهویش هندک آپی بگینن با دوار روش او تقالید و او دور آما برون که نوا دور آما دور که جنگ پارزه که شدیده یا باشه هاوکارن چه درندک دور آما ناه تا کشنی و چه حیوانات ناه تا کشنی و هر چند گنجت معوید خوبخش حیوان چیای یا چیای داد شوی لاقلش گسته جا بادا اما یا بوما اینای ید برده درمان کرده حتی چه و بونه و دوا ید برالا کرده چند حیوانه که بوما اینای ید کوره بوی نابینن حیوان ساخه بس شاوینیه ید اینای دو سه مانگا ما ید درمان کرده و علاج کرده و دوا ید برالا کردیه و
ام سپاسیوانت گین ام ممنونی وانین دیگه ما هاوکارن حتی کانی و آوا حتی دارو درخت دا او تشتهی هاوکارن دیگه ما دار برینه داره نابرن دار پاراستنه داره چید کن چیاو چولا کانی و آوا خواهند کن با حیوانه و هر چند حیوان اگل جایی که بافر زور باری او بود جایی که سخت بود خواردن نما خورد ندگین نه ام ممنونی وانین سپاسی وانت گین و دی پشگیریش لیکن حتی ما توانا هیا ئەو خۆبەخشانە دڵسۆزانە خزمەت بە ژینگە و دەوروبەریان دەکەن چەندین کاری گرنگ ئەنجام دەدەن بۆ هۆشیاری خەڵک و فێرکاری لە پیشە دەستیەکان هاوکاری و کردنەوەی خولی فێرکاری لە چەندین بواری جیاواز. كما چند خولت کردیه با او خولت گلک خلق لی مستفید بوی خولت درومانه کمال دا کمال آفرتک بگمان خوشبختانه هاتن بجداری دیدا کرد و گلک فیربونه که گلک باش و در چونو ما بروانامه دا ویگا به هر یکی شوال مالا خو مکینه که بخود چه کرده و شولد کنو حتی چند شوان خوبخشی درومانه بو خلقت کن والبواره زمان انگلیزیش دا زمان انگلیزی ما خلقا کردیه و بو دو کورس بوه کورس که چکه با ما هاوکار بوینه تیدا طبعا خوبخشی ما هاوکار بوینه چند کلو پلک ما تیدا بین کرده نه کار دسترنگینی محاولا دای اف خلکی میل دورا بارزان کار دستید کردن اوید امت ناسید طبعا ما چند جرای اعلان که هر کسی که پیخوش بیتن وکو من برک درکا تیپا ما هنری کانی بود را بشیتن خدمت بکی امت خدمت در که والایه چند شوایتات ما پریکا تیپا خوب ما پیشانگاهید بود وکیده پیشانگاه خوبخش یعنی تاتی باسکت جغارانه کلو پلیدیت آفرد های دست نگورانه علم کردستان نه جلو برگ نه چه که دخر ما وکو پیشانگاه تدا عرض کرده بو اوی خلک یک بزانیتن اف کسی و بهره یا هی لەم ناوچەیە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەهێزن شەوانە کۆ دەبنەوە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ئەم شێوازەش بووەتە نەریت و کللتوری ئەو خەڵکە بە گێڕانی شیرینی و خواردنەوە و خواردنی کوردەواری و لێدانی شمشاڵ تا درنگانێکی شەو لەو شەوانەش کە پێی دەوترێت شەوچەرە ئەو گەنجانە بەشدار دەبن و گوێ لە گەورەکان دەگرن و هەموو ئەو نەریت و قسە نەستەقانە دەگێڕنەوە کە لە باو باپیرانیانەوە بۆیان ماوەتەوە. وەک ئافرەتەکە خوبەخشە گوندێکانی بووتی لە سنوورە دەڤەرە بارزان دیگەل کۆمەڵە گەنجەکە ئەم کار دکەین و کاری خوبەخشانە دکەین دوبارێ تونەریدا دوبارێ ژینگەیدا دوبارێ تەندروستیدا دوبارێ فێرکاریدا حتا نوکە چەندەها خوول مەڤەی کردینە
ی تندرستی هر واسای خول درومانه و بجمتا زوربه خولو موی کدینه جبو خدمت کردنا گند کانیا بوده و دو سنور بارزانو هر واسه بو خدمت کردنا گل کردستانه سپاسیا و گنجانت کمیت نو که مثلا چند کانیا چید کن آوا چید کن دارات روبلینن بنات روبلینن گوشکاوه گرکات روبلینن مثلا تشتی هو مثلا زور سپاسیا و گنجانت کی زور به خوشحالا هر کسی که شغل که بو کردستانی bu خاصة avro jingel görüyor. Pol peşti jingatken, pol peşti o camerotken her kasa ki bir şola ki bu mapkaten caki biten yani amzur pol peşti amzur yani deli خوب خوشken. بله از هیوی دارم که همه گنج جهیلت نه تو گنده کانیا بود یه همه گنده همه گنده کردستانه که وطن خوب پارزن جینگه پارزن همه شکلا نه ها جینگه که بنده کشه خربکن یان دارو باره نبره حیوانی که بی نکوشن که بی نکوشن بجل بین از ونزیکی 10 ساله خوبخش شورت کم من چاول پارینیه بس از هنگی که خوشم که یکی فیر دیکم یکی به دست من فیر ببی آن که از تشتکی چید کم هدیه کی به دستت خوب دمه یکی با من همه پارایتینی ما پاره با من هنگیرنگ نیه آن از آزاد به مساخه خوب گریانه و شور کرنی و همه تشته گرگ دیبین شور نیم بکنه که تو هدیه کی بده یکی دره یکی خوش که و همه شور کرنه دەڤەری بارزان دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی هەرێمی کوردستان نزیکەی 150 کیلۆمەتر دوورە لە هەولێر پایتەختی باشووری کوردستان ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 40,000 خێزان دەبن زۆربەی شۆڕشەکانی کوردستان لەم ناوچەیە سەریان هەڵداوە پێگەیەکی ئاینی نەتەوەیی و بەهێزی هەیە هەر لە سەردەمە جیاجیەکان تاوەکو ئێستا ئەم ناوچەیە بەوا بەناوبانگە ڕاوکردن و تێکدانی سروشت و ژینگە قەدەغەیە ئەم هەنگاوەش وەک یاسای لێ هاتووە هەر ئەم تایبەتمەندیە وای کردووە ببێتە شوێنی توێژینەوە و هاتنی پسپۆرانی بیانی و بە دوای پێکهاتە و جۆر و چەندێتی ئاژەڵ و باڵندە بگەڕێن و بایەخی پێ بدەن ئەو سەربازاونانە کۆمەڵێک خۆبەخشن ژیانیان تەرخان کردووە بۆ پاراستن و خزمەتکردن بە ژینگە و سروشتی کوردستان دەستەکانیان کۆڵ نادەن بۆ ئەنجامدانی کارە سەختەکان بارێکی قورس لە ڕێگایەکی زەحمەت هێز و وزەی زۆری دەوێت ئەم هێز و وزەیەش لە بەهێزی ئیرادە و خۆشەویستیان بۆ کارەکەیان سەرچاوی گرتووە ضمن شغل خدا ام روبروی چند کارسات یعنی حتی یه مدرسه سجیانا گلک اندامت مچید بیتن ل او زحمتیه او مدرسه چن نبونه رگر که هم کار خوب هیلین پانتاییەکی فراوان و دارستانی چڕ شاخە سەختەکان لە چاوەڕوانی ئەواندا بە بڕینی 10 کیلۆمەتر تا دەگات بەناو جەرگەی ئاژەڵە کێویەکان بۆ دابینکردنی خواردن و کەلوپەلی پێویست بۆ ئەو ئاژەڵە کێویانە بەبێ جیاوازی چونکە لە کاتی بەفربارین زۆربەی سەرچاوەکانی ئاو و خواردنی ئاژەڵەکان وشک دەبن و دەیبەستێت و دەستکەوتنی خواردن زۆر زەحمەت دەبێت بۆیان gelek cara bîney befer dê stûr bîtin dê stûr bîtin û gunda befreka gelek dêtin ajel giştî balindeye ajelê dirindeye ajelê diye em dê hestin xwarinê bû dabîn kên dervey gunde û heta ev ajelê dirindeş eger goştek hebîtin yê zêdel malê yê xirab bibîtin em dê şên bû dabîn kein û ew îstîfadeyê lê bikin wekû ajelê dirinde ژینگە دەڤەرە بارزان تایبەتمەندیەکە خۆیە هەی خەلکێ ما وەکو کلتورێک دا بۆ بۆ پیرەبوومە ماهەڤە سەردەمێ 120 سال 130 سال پێشینوکە
دار برین و راف کردن نبویه نکوت به ممنوعه زخت کاسه یان هر کسک بکتن سزا دریدن راست سزا دریدن بالام خگی که خوی فیر بو الباب و پیراوه که اف راوی نکردن آنکو داره نبردن نچته ماسیا حتی ماسیا آنکو بین داربن هی داربن ام کناکن بهنده بنیشت بیوه بیتن افش یا کوچی بو کو کدورک ناف مدا بر بلاف بو و کو ورچه گرگه هفتیاره اف جوره لیره الدورا بارزانیت اف هر سکه زور ام گرینگی بدنج بو هندل ناف نچن حتی هرچ گلک زیان بخشی شبو ما وکو گند یعنی رزت ما بیستانت ما ده ناف ده تری خوتن ده خراب کردن او جاش ما چجارا سلاح لنا دایا آن که ما نترساندینش زور جار یعنی تن مستفید بن تری مال بیستانت ما تن نابود خون زور عادی وقتی من و گنجاناسین خوبخشانه اشکن از دل خوش بوم گلک از ممنونی هانم اوید بوم خدمتت کن اوید بوم خدمتت کنید بخو خدمتت کنید خدمت اولات خود کن یعنی چجا ولات مروفت هر خدمت نابیده بی مروف دائما 24 ساعت شاف هنده بی ولات خوف پیش بی خوب خدمت لیت کن او دیاریه پیشکشه بو او کروکچه گنجانهی که سربازی ونن لدوری بارزان خدمت دکن کمال گنجک کن بس استا همو آمادنی نه تقریبا 50 نفر کن اما سپاسیان دکن لیان ممنونین و پیشکشه او دیاریه بو کمال گنجانه و سپاسیان دکن و پال پشتیان دکن و لیان ممنونین فرمو